بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 82. بابەتی شیکاری هاوکێشەکان بە لێکدان و دابەشکردن. کردداری لێکدان و دابەشکردن دوو کردداری پێچەوانەی یەکترینە، وەکو چۆن کردداری کۆ وەکەم پێچەوانێ. بۆ وێنە ئەگەرە من ژمارە 3 هەبوو، ئەگەر کۆم کردەوە لەگەڵ 2 یەکسانە بە 5، کەواتە 3 گۆڕا بوو بە 5. بەڵام ئەگەرە من ژمارە 3 کۆ کردەوە لەگەڵ 2 لە هەمان کات کەمم کرد، 2 لێ دەرکرد، یەکسانە بە ژمارە 3، هیچ ناگۆڕێ، چونکە کردداری کۆ پێچەوانەی کردداری کەمە بە ئەگەر هەمان ژمارە بوو. لە وەکو کۆ پێچەوانەی کەمە، ئەوهاش کردداری لێکدان پێچەوانەی کردداری دابەشکردنە. واتە ئەمن ئەگەر ژمارە 6 هەبوو، ئەگەر دابەشم کرد بەسەر 2 لە هەمان کات جارانی 2 کرد، هەر یەکسان دەبی بە 6 لۆ، چونکە 2 دابەش 2 یەکسانە بە 1، 6 جارانیەک هەر دەکا 6. واتە ئەمن سوود وەردەگرم لە کردداری لێکدان و کردداری دابەشکە دژی یەکترینە لۆ شیکارکردنی هاوکێشە. هەروەها کو سوودم وەرگرتیە لە کردداری کۆکردن و لێدەرکردن لە شیکاری هاوکێشە. ئێستا لێرە ئەمن ئەگەر تەماشای ئەو هاوکێشەی بکەم، هاوکێشە مانای چییە؟ هاوکێشە واتە هێمای یەکسانە بە هەیە و 2 لا هەیە، لای ڕاست و لای چەپ، کە هاو سەنگن. واتە بەهای ئەو لایە هەروەکو بەهای ئەو لایەیە، هەرچەندە شێوەکە بە یەک ناچی. بەڵام بەهایەکە مانای چییە؟ واتە لە جیاتی پیتی ژمارەک لێرە هەیە کە دابەشی دەکەم بەسەر 7 یەکسانە بە 20، واتە هەردوو لە دەبی بکاتە 20 لێرە 20 لێرە. ئەمن ئەو هاوکێشەم هەیە، دەبی شیکاریکە. شیکار مانای چییە؟ دەبی بزانم ئەو پیتە یەکسانە بە چ ژمارەیەک. هەتا شیکاریکەم، چونکە ئەو پیتە دابەشی 7 کرایە، ئەو دابەشە، چونکە دابەشە ئەمن لێکی دەدەم لەگەڵ هەمان ژمارە، جارانی 7 دەکەم لە لای ڕاست. بەڵام کە لای ڕاست جارانی 7 دەکەم، ناچارم لای چەپیش جارانی 7 بکەم. ئەمن جێم نییە لە بەرهەندی ئەوها لەسەرەوە دەنووسم. ئێستا لای ڕاست 7 لە سەرێ 7 لە خوارێ دەبیتە 1، هیچ نامینێ، چونکە 7 دابەش 7 دەکا 1، تەنیا پیتی س بە تەنیا دەمینێتەوە دەینووسم. بەڵام لە لای چەپ دەبی ئەمن 20 جارانی 7 بکەم. 20 جاران 7 یەکسانە بە 140، کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی س یەکسانە بە 140. لێرە ڕەنگە لەو کتێبەی بۆ وێنە هەفتەکە لێرە نووسرایە، بەڵام هەمان شتە، چ لەو تەنیشتەی بنووسرێت چ جاران بکرێت لێرە هەمان شتە. وابزانم ئەگەر لە سەرەوەتر بنووسین باشتر دەیبینین کە 7 و 7 لەگەڵ یەک دەڕۆن، دەبن بە ژمارەیەک.
کەواتە حەفت دەبی ئەمن جارانی حەفتی بکەم هەردوو لای هاوکێشەکە. پاشان ئەگەر بمەوێ ساغی کەمەوە بزانم ڕاستم کردیان نا، دەچم هاوکێشەکەی دەنووسمەوە، ئەو جە پیتەکەی لا دەبەم لێرە لە جیاتی دەنووسم 140 هێمای ئایا دەکاتە لای چەپ، تەنیا تەمەشای لای ڕاست دەکەم، کارم بە لای چەپ نێت، لای چەپ چونکە بەخۆی هەر 20 ئەمن دەبی بزانم لای چەپ بزانم ئایا کە 140م دابەشی حەفتی کرد دەکاتە 20، ئەو 20 تەواوە، ئەو 20 هەر بەخۆی هەیە. ئەگەرە من هەڵەم کردبی بێگومان ناکاتە 20، ئەو کاتە دەزانم هەڵەیە. بەڵام ئەگەر هەڵەم نەکردبی کەواتە لە هەردوو لای 20م بەدەست دێ، واتە شیکارەکەم ڕاستە. هەندێک جار ئەوە لێرە ئەمن هەردوو لای هاوکێشەکەم جارانی حەفت کرد، واتە سیفەتی چم بەکارهێنا؟ سیفەتی لێکدان لە هاوکێشە، سیفەتی لێکدانم بەکارهێنا. ئێستا ئەو لاپەڕەیە بەجێ دەهێرم، دەچمە لای لاپەڕە 83، لەوێ سیفەتی دابەشکردن بەکاردەینم. چ نووسرا لێرە؟ کاتێک نەزانراوەکە لە ژمارەیەک درابێ زۆربەی جار دەتوانی دابەشکردن بەکاربێنی. ئەو جارەی بە پێچەوانە تەمەشایی ئەو هاوکێشەی دەکەم، لە لای ڕاست ئەو ژمارە هەیە، لە لای چەپ پیتی سم هەیە، جارانی چارکرایە. چونکە ئەمن بەخۆم جارانم هەیە، ئەمن پێچەوانەکەی بەکاردەینم، واتە دابەشی چاری دەکەم ئەو جارەی هەردوو لا. ئەو جە 4 دابەش 4 1 تەنیا پیتی دەمینێتەوە، لایەکەی دیش 240 دابەش 4 یەکسانە بە 60، چونکە 24 دابەش 4 6 0 دابەش 4 دەکا 0. ئەو جاگەر بمەوێ ساغی کەمەوە هاوکێشەکەی وەکو خۆی دەنووسم، دەچمە لای چەپ لە جیاتی پیتی 60 دەنووسم، جارانی چاری دەکەم. لێرە کەوانەیان دانایە، بەڵام هەروەکو ئەوەی وایە جاران بێ. 4 جاران 60 یەکسانە بە 240، بەخۆشم هەر 240م هەبوو لە لای ڕاست، کەواتە لای ڕاست یەکسانە بە لای چەپ، کەواتە هاوکێشەکەم هاوسەنگە، شیکارەکەم ڕاستە. ئەو جارەی دیسان هاوکێشەشکە هەیە، 6 جاران پیتی یەکسانە بە 30. ئەگەر بمەوێ شیکاری کەم، چونکە لێرە جارانە، هیچ کات نەک هیچ کات، زۆر کات ئەو هێمایە نانووسرێ. خوێندکار بە خۆی دەبی بزانی ئەگەر ژمارەک هەبوو پیتەک لە تەنیشتی بوو ئەوە لێکدانە، کەواتە هەتا ئەمن ئەو شەشە نەمینێ لە تەنیشت پیتی بە تەنیا بمینێتەوە، هەردوو لای هاوکێشەکەی دابەشی ئەو شەشەی دەکەم. 6 دابەش 6 1 تەنیا پیتەکەمایەوە، 30 دابەش 6 یەکسانە بە 5، شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 5. ئەگەر بمەوێ ساخکەمەوە، دەچم لە جیاتی پیتی دەنووسم 5 بزانم دەکات چەند، 6 جارانی 5 دەکەم، یەکسان دەبی بە 30، لە لای چەپیش هەر بە خۆم سیم هەیە، لای ڕاست یەکسانە بە لای چەپ، هاوکێشەکە هاوسەنگە، شیکارەکەشم ڕاستە. بێمە لای ڕوون بکەوە، ئەوەی باس ناکەم چونکە باسمان کرد، دیاری بکە چۆن ئەو هاوکێشە شیکار دەکەی. 13 پیتی یەکسانە بە 91.
هەمیشە تەماشای ئەو لایە دەکەم کە پیتەکە لە کام لایە. لێرە پیتەکە لە لای ڕاستە، تەمەشا دەکەم ئەو ژمارەی لە تەنیشت ئەو پیتەیە جارانی پیتی س کرایە، چونکە ئەمن جارانم هەیە کەواتە بەخۆم دژە کردارەکەی ئەنجام دەدەم. دابەشی چ، دابەشی ئەو ژمارەی کە بە پیتەکە نووساوە. دابەشی 13 لە هەمان کات دابەشی 13 لایەکەی دیش دەنا هاوسەنگی هاوکێشەکەم تێک دەچی. لە لای ڕاست 13 دابەش 13 یەکسانە بە 1، تەنیا پیتەکە مایەوە یەکسانە بە 91 دابەش 13 دەبی بزانم دابەشکەم. لە لایەکی دیکە 91 دابەشی 13 کە دەکا 7 جاران 3 21، 7 جاران 1 72 9. کەواتە پیتی یەکسان بوو بە 7. ئەوە شیکاری هاوکێشەکەیە. بۆ ئەوەی ساغی کەمەوە هاوکێشەکەی دیسان دەنووسمەوە سەر لە نوێ، بەڵام ئەمن لێرە ئەوانەی دەسڕمەوە باشترە. پیتی لا دەبەم، لە جیاتی پیتی دەنووسم 7 چونکە دەرچوو 7. ئەوجە لە خۆم دەپرسم ئایا لای چەپ، لای ڕاست و لای ڕاست دەکاتە چەند؟ 7 لێک دەدەم لەگەڵ 13 7 جاران 3 21 1 2 لێرە 7 جاران 1 72 9 کردێ 91 لای چەپیش هەر بەخۆی 91 بوو. کەواتە زۆر باشە، کەواتە ڕاستە، شیکارەکەم ڕاستە، ساغم کردەوە. پرسیاری 3 کە هاوکێشەی 5 پیتی م یەکسانە بە 35 شیکار دەکەی، ئایا بەهای م گەورەترە لە 35 یان بچووکترە؟ ئەو پرسیارە زۆر باشە. پێنج جاران پیتی م یەکسانە بە 35. یەکسەر دەبی ئەمن بزانم بیرکەمەوە. لێرە کو بیر دەکەمەوە؟ لە خۆم دەپرسم ئەگەرە من 5م هەبوو جارانی ژمارەکم کرد کە نازانم چەندە یەکسان بوو بە 35، ئایا ئەو ژمارەی کە نازانم چەندە کە پیتی م گەورەترە لە 35 یان بچووکترە؟ بێگومان بچووکترە، چونکە ئەمن ژمارەکەی جارانی 5 دەکەم ئەو جا دەکا 35. بێگومان هەمیشە کۆڵکەکان هەمیشە بچووکترن لە ژمارەکە. بێگومان ئەگەر هاتوو ژمارەکان هەمویان پۆزیتیڤ بوون، واتە هێمای کۆ بوو نەک هێمای کەم. کەواتە ژمارەکە گچکەترە. ئایا ژمارەکە چەندە؟ ئێستا دەچم شیکار دەکەم، چونکە 5 جاران پیتی م واتە ئەمن دەچم هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 5 دەکەم، هەتا پیتی م بە تەنیا بمینێتەوە 5 دابەش 5 1 پیتی م یەکسانە بە 35 دابەش 5 7، واتە گچکەتر بوو لە 35 چونکە 5 جاران 7 دەکا 35. کەواتە ئەو پرسیارانە زۆر باشن لۆ بیرکردنەوەمان. ئەو جارەی کە هاوکێشەی شیکار دەکەی ئایا بەهای پیتی م گەورەترە لە 35 یان بچووکترە؟ وەڵامەکەت ڕوون بکەوە. ئەو پرسیارەش هەر زۆر باشە.
پیتیمە دابەش 5 یەکسانە بە 35 وابزانم ئەو هەبوو با تەماشاشکەیکەمەوە. بەڵێ پیتیمە دابەش 5 یەکسانە بە 35. لێرە بیرکردنەوەکەم کووە؟ بیرکردنەوەکەم ئەو هایە، ئەو ژمارەی دابەشی دەکەم بەسەر 5 ئەو جا دەکا 35. بێگومان ئەو ژمارە دەبی زۆر گەورەتر بی لە 35 چونکە دابەشی دەکەم بەسەر 5 دەکا 35 واتە ژمارەکەم گەورەیە. ئەگەر نەزانم چ دەکەم؟ هاوکێشەکەیشی کار دەکەم، چونکە ئەمە لێرە دابەشم هەیەوە پێچەوانەکەی دروست دەکەم، جارانی 5 دەکەم هەردوو لای هاوکێشەکەم. 5 دابەشی 5 دەکا 1 تەنیا پیتەکە دەمینێتەوە و 35 لێک دەدەم لەگەڵ 5 جاران 5 25 ئەو دوای دوایە لا دەبم 5 جاران 3 15 کۆد و 17 بزانە گەورەتر بوو. پیتیمە کردیا 175. ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەچمە لای ڕاست ئەو پیتەی لا دەبم لە جیاتی دەنووسم 175 دابەشی 5 دەکەم بزانم دەکاتە 35 یان ناکاتە 35. بێگومان دەکاتە 35. ئەو جە دەرێم لای ڕاست و لای چەپ هاو سەنگە هاو تایە وەکو یەکە. ئەوە لاپەڕا 82 تەواو بوو. باسی دابەشکردن و لێکدان بۆ شیکارکردنی هاوکێشە. کەواتە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی دیکە هەر بژی.